دیارە ماوەی چەند ساڵێکە بۆردومان بۆ سنوورەکانی هەرێمی کوردستان و خاکی هەرێمی کوردستان لەلایەن هەریەک لە وڵاتانی ئێران و تورکیا درێژەی هەیە بە حکمی یاخود بە هۆکاری بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا تورکیا لەو کاتەدا بۆردومانەکانی و پێشڕەویەکانی بۆ ناو خاکی هەرێمی کوردستان بە پاساوی بوونی پارتی کرێکارانی کوردستان ڕاگرت لە ئێستادا دووبارە دەستی کردوتەوە بە پێشڕەویانە و هەروەها سەبارەت بە هێرشەکانی لەو ناوچانەدا دەستی پێ دوور لە تورکیا لە ئێرانیش بە هەمان شێوە لە ماوەی هەفتەی ڕابردوو و چەند ڕۆژی ڕابردوو بینیمان کە ئێران چەند هێرشێکی بۆ ناو خاکی هەرێمی کوردستان کرد بە پاساوی بوونی چالاکوانان و حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و چالاکیەکانیان لە ناو خاکی هەرێمی کوردستاندا و لە ئێستاشدا ئەگەرێکەیە یاخود فشارێک کە باسی لێەوە دەکرێت یەکێک لە سەرکردانی هاوپەیمانی فەتح کە باسی لێو کردو کە ئەگەر هەیە ئەمریکا فشار بخاتە سەر عێراق بۆ ئەوەی هێزەکانی لە چەند ناوچە و خاڵێکی سنووری لە یاخود حەشدی شعبی بکشێنێتەوە لەسەرم بابەتە و کۆی و هێرشانە و پرسی ئەمنیەتی خاکی هەرێمی کوردستان لەگەڵ بەڕێز عەبدولقادر هەرکی بەڕێزیان توێژەری ئەمنی استراتیژین ڕاستەخۆ لە هەولێر و میوانمان گفتوگوی زیاتر دەکەین. کاک عەبدولقادر زۆر سپاس بۆ ئامادەبوونت بگشتی دەستپێک سەرنجی جنابت لەسەر کۆی هێرشەکانی تورکیا و ئێران بۆ ناو خاکی هەرێمی کوردستان چییە؟ زۆر سپاس ئەو کاتەی بەڕێستان باش. کۆی هێرشانەی ئێستا لە عێراقدا ڕوودەدەن لەلایەن وڵاتانی جیرانەوە خۆی هەریەکە و دۆسیەکی جیای هەیە واتە ئەو هێرشەی کە لەلایەن دەوڵەتی تورکیاوە بوو سەر خاکی عێراق و کوردستان ئەنجام دەدرێت دۆسیەکی تەواو جیاوازە هەروە ئەو هێرشانەی کە لەلایەن ئێرانشەوە ئەنجام دەدرێت تەواو دۆسیەکی جیاوازە ئەو ڕووداوانەی کە لە ناوخۆی عێراقدا ڕوودەن خۆیان دۆسیەکی جیاوازیان هەیە بەڵام ڕەهەندێکی بەرژەوەندی گشتی نێودەوڵەتی یان هێزی ناوچەیی هەیە کە پەیوەستە بەو دۆخە چەقبەستووەی کە لە ماوەی بەڵێ پێوەستە بەو دۆخە چەقبەستووەی کە لە جیهاندا ئێستا هاتۆتەکایەوە و بەو دۆخەی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا ژمارەی پێچەوانەی دەستی پێکردەوە و بە چەندەها جار گەیشتە لێواری تەقینەوە یان جەنگیش ڕوویداوە. ئەگەر لە تورکیاوە دەست پێ بکەین دەبینین تورکیا لە ماوەی ڕابردوو ینی بەر لە 10 ساڵی ڕابردوو لە دێی ڕابردوو سەرەتای دێی ڕابردوو بانگەشەی ئەوەی کردووە ئاکێپێ وەردوغان کە دەیانەوێ بە شێوەیەکی جزئی دەست بە گەڕانەوە بۆ سنوورەکانی ئیمپراتوریەتی عوسمانی بکەن وەکو باکووری سووریا وەکو باکووری عێراق وەکو بەشێک چەند بەشێک لە ئێران لە ئاسیایی ناوەڕاست باس لە دەریای ناوەڕاست دەسە بەسەداگرتنی دەریای ناوەڕاست یۆناان مەجەر هەنگاریە زۆربەی ئەوانە بەشێک لە رووسیا و دەریای ڕەش ئەمانە پلانیانە کە بانگەشەی بۆ دەکەن وەکو بانگەشەی ئەوەی کە ستارتەکەی لە ساڵی 2023 لێ ئەدرێتن ئەوەی کە پلانەکەی تورکیایی نەخشە بەرئاو کرد و پوچەڵی کردەوە ئەم دۆخانەیە کە ئێستا بۆ نمونە جەنگی رووسیا و ئوکرانیا بوو بۆ نمونە ئەوەی کە لە باکووری ئەفریقیا ڕوویدا و تورکیا ویستی کۆنتترۆلی بابەتەکە لە لیبیە بکات بۆ ئەوەی بێوێ لە دەریای ناوەڕاست پرۆژەی ئابووری و پیشەسازی بەرهەمبێنێکە نەکرا. ئەمە تورکیا لە لایەکی ترەوە ئەوەی لە ئێران ڕوئەداتن تا ڕادەیەکی زۆر پەیوەستە بەو خوپشاندانانەی نێو ئێرانەوە کە ئێران لە حاڵەتێکدا ئێستا کە ڕوبەڕووی چەند دۆسیەیەکی جیاوازە هەر چەندە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە ڕووی یاری جیۆپۆلەتیکی ئێران باڵادەسترە لە وڵاتانی تری ناوچە لە هەمان کاتدا هەبوونی هاوپەیمانی ئیبراهیم هەبوونی ئەو هەموو فەندەی کە ئیسرائیل بە سعودیە و ئیماراتیەکان دەیدا هەبوونی ئەو پەیوەندیە پشتی پەردەی کە تورکیا و ئیسرائیل هەیەە بەڵام ئێران یاریەکەی ئێستا هەنگاوێک یان زیاتر لە پێشترە لەمانە بەڵام لە هەمان کاتدا ئێران چاوی بڕیوەتەوە کۆلیدۆری باشوور بۆ باکوور لەگەڵ رووسیا کە ئەمە یەکتر بڕە لەگەر پرۆژەکەی ئەردۆغان کە کۆلیدۆری زەنگەزورە بەستنەوەی ئازەربایجان بە نەخچەوان و تورکیا ئەمە لە ڕووی
ناوچەی وەکو ڕۆژهڵاتی ناوەڕاست بەر لەوەی بچمە دۆسیەی ناوخۆیی ئەمنی عێراق و ئەم فشارەی کە هاوپەیمانان کردویانەتە سەر حکوومەتی عێراقی بۆ کشانەوەی هەشتی شعبی. باشە دێمە سەر و بابەتش بەڵام زۆر باس لەوەش دەکرێت کە ئەو کۆبوونەوەی کە چەند مانگی ڕابردوو سەرکردەی هەر سێ وڵاتی رووسیا و تورکیا و لە ئێران بە ئامادەبوونی ئیبراهیم ڕئیسی ئەنجامیاندا ڕەنگە ئەم هێرشانی کە ئێستا چڕکراوەتەوە لەلایەن تورکیا و ئێرانەوە یەکێک بوو بێت لە بابەتە بەرباسەکان کە لە کۆبوونەوەکەیە باسی لێوە کرابێت. ئەم هێرشانە تا چەند بەرەنجامی ئەو کۆبوونەوەیە؟ ئەزانین خاتون ئەکرێ ئەمە یەکێک لە پێشنیارەکان یان یەکێک لەو فەندانە بێت کە کۆماری ئیسلامی ئێران و رووسیا لە سووریا بە تورکیاندا بێت لە ناویاندا لە بەردە سەڵاتدارێتی یان هەژمونی ئێران لەو ناوچەیەدا دەکرێت لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە پێشنیار پێشکەش بە تورکیا کرابێت. بەڵام سیناریۆی لەوە لۆژیکی تر ئەمەیە کە ئەم کێشمە کێش و توندوتیژی و ململانەیە کە لە جیهاندا لە نێوان دوو جەمسەرە ڕوئەداتن و زیاتری بەیەگەیشتنی جەمسەرەکان لە عێراقدایە ئێستا باس لە گۆڕینی نەخشەی وڵاتان دەکرێت لە 100 ساڵی داهاتوو واتە ئێستا سەرەتایی گۆڕانکاریەکانە کەواتە ڕێگە ئەدرێ من ویستم ئەمە تەواوکەم. ئێران ئەگەر بیەوێ ڕوبەڕووی تورکیا ببێتەوە لە پرۆژەکەی باکووری ئازەربایجان ئێران ئەمە ڕوبەڕووی لە دوو هەفتەی ڕابردوو زۆر نزیک بوو لەوەی کە پێکدادانیش دروست ببێ کێشمە کێشەکان گەیشت بوونە ئاستێکی باڵا لەو کاتەدا لەوانێ ئەمە سیناریۆیەک بوو ئەمە بیرۆکەیەکە کە ئێران بیری لەوە کردەوە کە خۆپشاندانەکانی ئێران دەسیسەیەک بێت دەستێوەردانێک بێت لەلایەن ئەو هاوپەیمانەتیەی کە لە ناوچەکە لەگەڵ عەرەبەکان لە دژی ئێراندا دروست کراوە بۆ ئەوەی دوای بیانەوێ لە قۆناغی داهاتوو بە دەستێوەردانی سەربازی چ لەلایەن کوردستانەوە چ لەلایەن بەلوچەوە یان لە باشووری ڕۆژئاوا لەلایەن عەرەبەکانەوە بێ هەرچەندە لەلایەن تورکەکانیشەوە کە تورکیا باسی لە 45 میلیۆن تورکەکەی ئێران کردبوو. ئەمانە هەمووی هەڕەشەی نیشتیمانی بوون بۆ سەر ئێران ئەکرێ ئەوە کاردانەوەیەک یان وەکو دەڵێن زەربەیەکی ئیستیقباقی بێت بۆ ئەوەی کە قۆناغی ڕێگە لە کارتی خۆیان باسەکەن کە کارتی هەرێممان لە تورکیا و هاوپەیمانەکانی ساند ئەکرێشتی وابێ لە بەرامبەردا ئەکرێ لە ئەنجامی ئالۆزبوونی دۆخەکە تورکیاش حەز بەمە بکە کە ئێستا دەرفەتێکی زۆر باشە بۆ ئەوەی بیەوێ زەربەیەکی کاریگەرتر لە گەریلەکانی پەکەکە بدە لە کوردستان. ئەزانین لە ماوەی ڕابردوو دەستگا هەواڵگەریەکانی تورکیا ماندیبوونێکی زۆریان کردووە لە عێراق و لە کوردستان دەبیندرێ ئێستا ئەمە ئێستا ئەبینین دەرەنجامەکەیتی ئەنجامەکانیان بەڵدی ئەوان بێ دەکرێت تیرۆرکردن لە قوڵایی 160-200 کیلومتر بۆشایی دروستکردنی بۆشایی ئەمە دەکرێت تا ڕادەیەک پشگیری بۆ قسەکەی بەڕێزت بێ بۆ ئەم سیناریۆیی کە باسمان کرد بۆشکردنی ئاسمانی کوردستان تا ڕادەیەکی زۆر بۆ ئەوەی درۆنەکان چاودێری ئاسمانی بۆ درۆنەکانی تورکیا بۆ ئەم کردەوە ئۆپۆزیسیۆنە ڕادەدارە سەربازیانەی کە لە کوردستاندا ئەنجام دەدرێتن. ئەمە لەلایەن تورکیا و ئێرانە. باشە کاک عەبدولقادر ئەم هێرشانە کە لە دوولاوە دەکرێتە ناو خاکی عێراق وەکو وڵاتێکی خاون سەروەری بۆ ناو خاک کێرێمی کوردستانیش کە وەک دەوڵەتێک تا ئێستا دانپێدانراوێکی جیهانی لەسەر نییە مەترسیەکانی لایەندەدا چی دەبێت یانی ئەم پێشڕەویانە دەشێت تاکەی بەردەوام بێت و بگەنە چ مەقسەدێک هەردوو لە وڵاتی ئێران و تورکیاش. ئەزانی خاتوویوی ئەوەی کە تورکیا و ئێران لەسەری کۆکن تا ئێستا بە هیچ ئەنجام نەگەیشتنی هیچ کیانێکی سیاسی کوردیە ئەمە گومانی لەسەر نییە تەواو لۆژیکە بۆ تورکیا و ئێران دەکرێت تا ڕادەیەکی زۆر بۆ سووریا و عێراق و وڵاتانی تری عەرەبی شوا بێت تەنها ئەو وڵاتە عەرەبیانە نەبن کە لە ڕووی بەرژەوەندیە هاوتەریب نەبوون لەگەڵ سووریا و عێراقە وەکو مسر و باکووری ئەفریقیا کە ڕۆژانێک باس لەوە دەکرا کە قەزافی زۆر پشگیری قەزیەی کوردی کردووە ئەمە لە دڵسۆزی نەبووە لە بۆنەتەوەی کورد یان لە
پرەنسیپەکانی مافی مرۆڤ بووە ئەمە تەنها ململانەیەک بووە لە نێوان سەرکردە عەرەبەکاندا بۆ نمونە لە نێوان قەزافی و سەدامدا بەڵام ئەوەی کە چ مەترسیە بۆ سەر هەرێمی کوردستان بۆ سەر گەلەکەمان مەترسیەکان گەیشتونەتە ئاستێکی وا کە ئێتر ناتوانین تەنها باسی ئەوە بکەین کە ئەم دوو وڵاتە یان وڵاتانی تر یان گروپی تروریستی یان میلیشیەکانی تر تەنها هەڕەشان ئێستا جیهان بەگشتی لەناو پرۆسێسێکدایە کە وڵاتانی زلهێز جەنگی بە وەکالەت بە بریکاری بە بریکارەکانیان لە ناوچەکاندا دەکەن عێراق نمونەیەکی بەرجەستەی ئەم پێکدادانە و ئەم ململانەیانەیە مەشغوڵبوونی جیهان بە شەڕەکانی رووسیا و ئۆکراین ئەمەش دەرفەتێکی زیاتر ڕەخسان دەبێت بەم وڵاتانە کە زیاتر بێنە نێو خاکێرێمی کوردستان بێگومان خاتوێوی رووسیا و جەنگی رووسیا و ئوکرانیا سەردەمی دەستپێکی ڕووکردنی کارتەکانی هێزە جیهانی و هەرێمیەکان بوو بۆ ئەوەی ئێستا دەست پێ بکەن دەبینین ئێستا ئیمارات داوای دوورگەکان لە ئێران دەکاتەوە دەبینین کە تاجیکستان و قەرغیزستان جەنگیانە بۆ سنوورەکانیان دەبینین کە تورکیا باز لە کۆریدۆری زەنگەزور و تورکستانی گەورە دەکات دەبینین کە یۆنان ئێستا 6 مایلەکەی بڕیوە و تا 12 مایل بە پشگیری ناتۆ و ئەمریکا هێزی چەکداری کۆکردوتەوە ئەمە کۆی هەتا لە ئەوروپاش ئەبینین کە پۆڵەندا داوای خاکەکەی لە چی کەکاتەوە هەموو ئەم وڵاتانە هەست دڕکیان بەوە کردووە کە پرۆسەیەکی گەورەی جیهانی بۆ دانانی سەر لە نوێی سنووری جیهانی وڵاتانی جیهانی هەیە لە ناویشاندا تورکیا و ئێران کە ساڵانێکی زۆر لە سەردەمی بەهێزبوونیان ئیمپراتوریەتەکانیان خاکی کوردستانیان داگیر کردووە ئێستا ئەکرێ ململانەکان جارێکی تر بەڵام بە دیزاینێکی تر بیانەوێ کوردستان داگیر بکەن لە ڕووی زەمینیشەوە باڵە بێگومان مێژوو خۆی دووبارە بکاتەوە کە تاڕادەیەکی زۆر دەتوانن بڵێم لە چاوی شرۆڤەکاران دوور نییە لە چاوی سیاسیەکان دوور نییە کە وڵاتان ئێستا ئامادەکاری بۆ ئەوە دەکەن کە ئەگەر بێت و ئەم پرۆسێسە دەستی پێکردووە بگاتە ئەنجام بۆچی نائێمە بۆ 100 ساڵی داهاتوو بۆ نمونە تورکیا بگەڕێتەوە باکووری سووریا بگەڕێتەوە ویلایەتی مووسڵ و کەرکووک یان ئەوەتە بیەوێ ناوچەی ئازەربایجان ئێرانیش خۆی باس لە نەخچەوان دەکە باس لە ئەگەر وایە ئێستا ڕێکەوتنامەی سایکس بیکۆ وجودی نەماوە کەواتە ڕێکەوتنامەی گولستان نەماوە کەواتە کۆی ئەم وڵاتانە باز لەوە دەکەن کە ئەگەر ڕێکەوتنە جیهانیەکان نەماوە کەواتە کاتی ئەوەیە ئێستا من بگەڕێمەوە ئەو پلانانی کە ساڵانێکە هەم بووە ئەو خاکەی کە ساڵانێکە لە دەستمدا باشە ئەو خاکی کە پێشتر باسی لێو دەکەی ئەگەر لە دەستیان نابێت خاکی هەرێمی کوردستان کە دەزانین بە بڕیارێکی زۆرم لێ دابشکراوە حکومێکی بەسەردا دراوە کە ڕێی نەگەلەکەی خاکەکەی لەسەر نەبووە بەڵام گرنگی ئەم خاکی کە ئێستا وڵاتانە چاویان تێبڕی و بە دیارکراوی تورکیا چی لە بەرژەوەندی ئەوان دەکا ئەم ناوچە سنووریانە بەهاکەی چییە چ لە ڕووی ئەمنیەتەوە چ لە ڕووی هاوت سنووریەوە لە ڕووی سەربازیەوە و لە ڕوو ئابوووریەکەیشەوە کە شەڕەکە شەڕی ئابووری ئێستا لە جیهاندا دەبێ لە ڕوو ئابوووریەکەی و چ گرنگیەکی هەیە بۆ تورکیا و گەر باسی لێ بکەین بۆ ئێران بێگومان پرسیارێکی زۆر جوانە بێگومان پرسیارێکی زۆر جوانت فەرموو بێگومان ئەو شەڕی کە ئێستا دەکرێت لە خۆی کوردستانیش بەو پێیکە بۆ نمونە لە هەفتەی ڕابردوو سولەیمان سۆیلۆ لە یەکێ لە دیمانەکانیدا نەخشەیەکی لە پشتی سەری خۆی دانا بوو کە ئاماژەی بەوە دەکرد کە ویلایەتی مووسڵ و کەرکووکی تورکیا باکووری سووریای تورکیا دەسەڵاتەکان تا زۆربەی زیاتر لە 30% دەریای ناوەڕاستی چەتر کرد بوو یۆنان هەروە ئەم ناوچانە هەر هەمووی ئەمانە بریتین لەوەی کە چۆن دەتوانی لە نەخشەی وزەی جیهانی لە 100 ساڵی داهاتوو ڕۆل بگێڕی ئێستا ئەبینین کە لە کاتێکدا کە ئەوروپایەکی زۆر بەهێز کە ساڵانێک سەردەمداری سیاسەت و استراتیژیەتی وڵاتانی جیهانی بووە ئێستا دووچاری لە نێوان شەو ڕۆژێکدا دووچاری کێشەیەکی زۆر گەورە بووە ئەبینین کە لێدوان لێرە و لەوێ دەدرێت ئەم هەفتەیە باس لەوە دەکرێت کە ئەڵمانیا 85% لە کۆگاکانی پڕە لە غاز بەڵام لە هەفتەی دواتر داوا لە خەڵکەکەی خۆیەکە کە بە پێکەوەیی
خۆیان بشۆن بۆ ئەوەی دەست بە غازەوە بگرن جار باسەوە دەکرێت کە فەرەنسا دەتوانی داگی ئەم غازەی کە لە جەزایر بۆ دێنێ دابینی کە بۆ ئەڵمانیا و دواتر ناکرێ ئەم ناکۆکیەی کە کەوتۆتە نێوان ئیتالیا و مەجەر و نەمسا و ئەڵمانیا لەگەڵ ئەو وڵاتانەی کە زیاتر وزەکانیان دابین کراوە ئەمە خۆی ئەوروپای بەرەو نەمانێکی زۆر گەورە ئەبا کە من باسەکان باسی 100 ساڵە بەڵام لە ماوەی تا کۆتایی مانگی ئۆکتۆبر و مانگی داهاتوو بێگومان زۆر لە کێشەکان یەکلای دەبێتەوە. من دەمەوێت باسی ئەوە بکەم تورکیا ئەگەر بیەوێ ئەگەر داوای خاکی هەرێمی کوردستان ئەکا زۆر لەوە بانگەشەی ئەوە نییە کە خاکەکە خاکی ئەمپراتوریەتی عوسمانی بووە بەقەت ئەوەی کە ئەزانین کوردستان بە نەوت و غازێکی زۆر گەورەوە بەهێزە واتە ئامانجی نییە خزمەتی کا و ببێت بە پارچێک لە خاکی دەوڵەتی تورکیا بەڵام ئامانجی سوودوەرگرتنە لە سامان و سەروەتی خاکی هەرێمی کوردستان بێگومانکەواتە لەم نێوەندەیە ڕۆڵی نەتەوەی گرتوەکان وڵاتانی دەرەوە دەزین لە ناو خاکی هەرێمی کوردستانە بە هەمان شێوە بەرژەوەندیان هەیە کۆنسوڵخانەیان هەیە نوێنەری تایبەتیان هەیە لە ناو هەرێمی کوردستان کۆمپانیای تایبەتیان هەیە بۆ دەرهێنان و فرۆشتنی نەوتوزە لە هەرێمی کوردستان ئەمان ڕۆڵیان چێ بێت لەسەرم بابەتە دەنگیان دەشێ هەبێت لە داهاتوە ئەزانی خاتوێوی ڕێکخراوە نێو دەوڵەتیەکان وڵاتانی زلهێزی جیهان کە دروشمی زۆر قەبەی مافی مرۆڤ و داکۆکیکاری هەموو ئەو پرەنسیپە جوانانن کە لەسەر لە ناوەندە ڕاگەاندنەکان لە ناوەندە نێودەوڵەتیە سیاسیەکان باسەکان ئەمانە هەمووی بۆ سەردەمی ئێستادا یەک فلسی سوتاو نایەنێ ئێمە بینیمان کە ڕێکخراوی نەتەوەی گرتووەکان نەیتوانیوە تەنانەت لە دوای بەهاری عەرەبیەوە دەستکەوتێکی هەبێت بینیمان لە عێراق لە دوای 2023 گەورەترین چالاکیە خۆی مستهدف بوو خۆی لێرە خەڵکی بەکوشت چوو ئێستا بینین کە بەڕێز بلاسخارد ماوەیەکی زۆرە لە عێراق لەگەڵ لایەنە سیاسەکان لە کوردستانیش هەوڵ دەداتن بە ئەوی بیەوێ سیغەیەکی مشتەرەک تەنانەت دروست بکە نەیتوانیوە دروست بکە ئەمە ئەوە ئەگەینێ کە یاسا و ڕێسا جیهانیەکان کە بۆ پاراستنی مافی مرۆڤ و سنوور و سیادەی وڵاتان دانراوە ئێستا ئەگەر بکەوێتە دژایەتی بەرژەوەندیکردنی وڵاتانی زلهێز هیچ قیمەتێکی هیچ نرخێکی بۆ نییە بینیمان ئەو جەنگەی ئێستا لە رووسیا ڕوودەداتن ئەوە پێشێلکردنێکی یاسای نێودەوڵەتیە بەڵام کەس ڕێگەی نەگرت هێرشکردنە هێرشی بریتانیەکان بۆ سەر ئەو دوورگەی کە مافی ئەرجنتین بوو هیچ ڕێکخراوێکی نێودەوڵەتی ڕێگەی نەگرت ئەم پێشێلکاریانەی کە سووریا لە سووریا لە دژی خەڵکەکەیکی ڕێگەی نەگرت ئەوەی لە یەمەن ڕوودەدا کەس ڕێگەی ناگرێت ئەزانی هەرچی یاسا و ڕێسای نێودەوڵەتی هەیە لە چ لە ئەنجومەنی ئاسایی چ لە نەتەوەیە گرتووەکان زلهێزەکان دایانناوە بە هیچ شێوەیەک ئامادە نین لە پێناو ئەوەی کە یاسا و ڕێسای نێودەوڵەتی لە بەرژەوەندی مافی مرۆڤ لە وڵاتانی تر کە لە هاوپەیمان تەنانەت لە وڵاتانی هاوپەیمانیشیان ئەگەر دژبەر و یەکتر بڕبی لەگەڵ بەرژەوەندەکانیان ئامادە نین دانی پێدا یعنی پێتان وای سەبەرژەوەندیەکانی وڵاتانی ئەوروپا و وڵاتانی ڕۆژاوە لە هەرێمی کوردستانە بەرەو کۆتایی بچێ من پێم وانە ئەزانی هیچ شتێک لە سیاسەتدا بە مطلق نییە ئاکرێ ئێمە بینیمان زۆر جار لەوانەیە هەر خۆت بەر لە دووسێ پرسیار باس لە سیناریۆیە کرد کە لە دانیشتنەکەی تارانی سێقۆڵی نێوان رووسیا و ئێران و تورکیا لە کاتێکدا کە تورکیا و رووسیای ئێران زۆر قاسمی مشتەرەکیان هەیە خاڵی هاوبەشیان لە ڕووی کەیسە جیاجیاکانەوە هەیەە بەڵام لە کەیسی زۆر جیاوازتریش جیاوازی زۆر اختلافی زۆر گەوریان هەیە بەڵام ئاکرێ هەندێک لەمانە ئەمە وەڵامی پرسیارەکەی جەنابتە کوردستانیش بەداهاتەکەیەوە بە وزەکەیەوە کارتێکە بۆ ئالوگۆڕکردنی سەرمێزی سیاسیەکانی جیهان زۆر جار باسمان لەوە کردووە کوردستان لە کاتێکدا کە نەیتوانیوە لە ماوەی 30 ساڵی ڕابردوو مەوقعی خۆی شوێنی خۆی لە نەخشە و هاوکێشەی وزەی جیهانی سیاسەتی جیهانی پەیوەندەکانی جیهانی دیار بکە ئێستا تەنها ئەوەمان لە دەست ماوە
بتوانین خۆمان هاوتەری بکەین لەگەڵ هێزێکی ناوچەییان جیهانی لە وەکو- کاتێکدا ئەم هێز وەکو کوێ؟ دەسەڵاتە ناچ بۆ نمونە ئێستا ئەتوانین ئێستا لە کوردستان ئێمە بردومانمان هەیە ئەبێ بە دایالۆگ چارەسەری ئەم کێشەیە لە نێوان هێزە کوردیەکاندا چارەسەر بکرێ ئەبێ دیموکرات و کۆمەڵە لەمە تێبگەن کە دۆخی کوردستان دۆخێکی زۆر هەستیارە هەر چەند دۆخی عێراق هەستیارە ئەبێ پەکەکە لەمە تێبگا بە چ زمانێک من نازانم بەڵام ئەبێ بە زمانێکی نەرم تێبگەین وەبی نەبێتە هۆکاری پێکدەدان لە نێوان هێزی هەرێمی کوردستان و ئەم هێزانەی تر ئەبێ مراعاتی وەزعی تایبەتی هەرێمی کوردستان بکرێ لە کاتێکدا کە لەم عێراقە ناسەقام گیرە ئەمنیە هەر ئان و ساتێک ئیمکانی هەوەیە کە لە زەمینیشەوە ئەم وڵاتانە بیانەوێ پێشڕەوی بکەن بیانەوێ هەروەک باسیش دەکەن ئێمە لە نەخشەکانیان دەبینین لە وتارەکانیان دەبینین لە دروشمەکانیان دەبین ئێستا تورکیا لە ماوەی ڕابردوو خەڵکەکەشی تاڕادەیەکی زۆر لە ڕووی ڕاگەاندنەوە لە ڕووی دراماکانەوە لە ڕووی سۆسیال میدیاییەوە هەر لە ڕووی دانیشتن و شەقامیشەوە تاڕادەیەکی زۆر ئاکەپێ خەڵکی ئامادە کردبوو بۆ ئەوەی کە بەڵێ ئێمە بە تەواوی لەگەڵ حکوومەتەکەی خۆمانین بۆ ئەوەی بمانەوێ خاکەکە داگیر بکەین. کاک عەبدولقادر دەزانین ئەو لە پرسی تورکیاوە هێرشەکانی تورکیاوە دێمە نێو پرسی هێرشەکانی ئێران ئەم هێرشانی دوایی ئێران بوونەوە و خاک هەرێمی کوردستان ئەمە زنگێکی زۆر مەترسیدار بوو چونکە ڕاستەوخۆ تەنها سنوورەکانی نەپێکاوە بڵین چەند ناوچەیەکی سنووریە بە جۆرێک نزیک بوو بۆ لە ناو سنتەرەکانی شار لە نێو شاری سلێمانی لە نێو شاری هەولێر بە هەمان شێوە کۆیە نزیکە دەزانین کە حیزب ئۆپۆزیسیۆنانی ئێران کە لە نێو هەرێمی کوردستانان پێشتر بە ڕێککەوتنێکی تایبەت لە نێوان هەولێر و حکوومەتی ئێرانیدا پێویستام هێزانە پارێزراو بن لەلایەن ئێران و هێرشیان نەکرێتە سەر هەردوو لا پێی ڕازی بوون لێستایە کە ئەم هێرشانە دەکرێت و پاساوم و بەڕێرێکی وەهایشی بۆ نییە مەترسی ئەمان چی دەبێت لە کاتێکا بوون و مانەوەی حیزب ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستانە بێڕێکەوتنێک بووە. ئەزانی خاتوو ئەم هەموو ڕێکەوتنەی کە لە ساڵانی ڕابردوو لە نێوان وڵاتاندا ئەنجام درراوە لە ماوەی 6 مانگ و ساڵی ڕابردوو ئەرزشێکی ئەوتۆی پێ نەماوە لەبەرەوەی ئێمە نەمان بینیوە لە ماوەی 100 ساڵی ڕابردوو یان زیاتر نەمان بینەوە بە شێوەیەکی وا خێرا دۆسیە ئەستراتیژیەکان بەم شێوەیە بچنە ژێر چەتری توندوتیژی و پێکدادان کێک چاوەڕوانیە کرد بەر لە ساڵێک رووسیا بەم شێوە گشتیە داوای هەڕەشەی داگیرکردنی ئوکرانیا بکە کێ باوەڕی دەکرد ئەم ئوروپایی کە کۆمەڵێک ڕێکەوتنی لەگەڵ رووسیا وڵاتان هەبوو بۆ پۆشتەکردنیان بە وزەی جیهانی بن پێ کۆی ڕێکەوتنەکان ئێستا مەترسی ژێرپێکردنیان هەیە ئەکرێ ئەم ڕێکەوتنەش باسم کرد ئێران بانگەشەی ئەوە دەکە کە گوایە لە کاتی ئەگەر لە کاتی پێکدادان یان هەر کردەوەیەکی سەربازی لەسەر سنووری نەخچەوان و ئێران لەگەڵ ئەرمینیا و ئازربایجان گومانی ئەوە دەکرێت کە ئیسرائیل لە کوردستان پێشتریش کوردستانیان بەم بابەتە تاوانبار کردووە ئەکرێ ئەمە پاساویان بێ ئەزانی چۆنە بابەتەکان ئەوەندە لە کەوانەی ڕێکەوتنەکانی نێوان هەرێم و ئێران هەرێم و تورکیا دەرچووە کە ئێستا ئەم زلهێزانە ئیتر گوێ بە قوتسیەتی ئەم ڕێکەوتنانەی نێوان خۆیان و هەرێمی کوردستان نادەن بەقەت ئەوەی کە هەست بە مەترسیەک دەکەن کە وڵاتێکی زلهێز مەسەلەن ناوچەی وەکو ئیسرائیل بیەوێ لە کوردستان خاڵە هەستیارەکانی ئێران بردومان بکە یان تورکیا بیەوێ بۆ کۆریدۆری زەنگەزور بیەوێ خەڵک شارژ بکە لە ناو ئێراندا بۆ ئەوی خۆپشاندان بکەن خۆپشاندانەکان لە ئێران گەیشتبوونە خاڵێکی مەترسی ئەمانە هۆکاری ئەوەن کە من لەوانەیە ئێمە بە پاساوی نەخوێنینەوە بەڵام ئاسایشی نیشتیمانی ئاسایشی نەتەوەی وڵاتان ڕێگەیان پێدەدا لە کاتی ئێستا لە دوای 2001 بەمەستمە زۆربەی ئەو وڵاتانە ئێستا پێناسەیان بۆ تیرۆر جیاوازە خات و هێوی ئێستا فەتحولا گیلان بزاوێکی سەربازی نەبوو لە کاتێکدا
لە نێوان شەو ڕۆژێک دەبە بزاوێکی تروریستی لە قەڵم درا و ئێستا بە هەموو شێوەیەک مەحاربەی دەکرێت وەکو پەکەکە لە تورکیا ئێستا پەکەکە لە کاتێکدا لە ڕۆژاوا بە هەموو نەهج و شکل و ڕەنگێکی جیاوازەوە هاتۆتە مەدان و هاوپەیمانی نێودەوڵەتی کۆی وڵاتانی جیهان پشگیری لە خەباتی چەکداری زێڕینی ڕۆژاوای کوردستان دەکەن لە دژی ڕێکخراوی تیرۆریستی داعش بەڵام لە تورکیادا بە تیرۆر لە قەڵام دەدرێ و دەستدرێژی سەربازی و ئۆپراسیۆنی سەربازی هەروە ڕەشەی داگیرکردنی بەگشتیشی لەسرە کەواتە ئەم ڕێکەوتنانە لە سۆنگەی هێزەوە دێخات و هێوی ئەم ڕێکەوتنانە لە سۆنگەی لە هەردوو تەڕەفەوە لە سۆنگەی هێزەوە دێ ئێمە دەبینین ڕێکەوتنی جیای جیهانی لەلایەن وڵاتانە لە سۆنگەی هێز لە سۆنگەی هەڕەشەکردنەوە پێشێل دەکرێت لە کاتێکدا کە هەست بە مەترسی بوونی دۆخەکەکە باش بەڵام تا ئێستا لەلایەن حکوومەتێکی وەکو وڵاتی تورکیاوە کورد وەکو نێتەوە و خاکێک وەک هی کورد دان پێدانراو نییە و تا ئێستا دان بە خاکێکانانێن و بەنێتەوەیەکانانێن کە کووردە حکوومەتی تورکیا ئەم هێرشانەی کە دیارە بۆک باسی لەوە دەکرێت و لێکدانەوەی بۆ دەکرێت وەکو پاساوێک بۆ ناو خاکی عێراق ئەنجامی دەدات گەر پەیامەکەی بۆ ناو عێراقیش بێت تورکیا دەیەوێت بڵێ چی دەوێت بڵێت حکوومەتی عێراق حکوومەتێکی لەرزۆکە دەوڵەتی عێراق دەوڵەتێکی لەرزۆکە تەنانەت ناتوانێت بەرگری لە خاکی خۆشی بکە بێگومان خاتوێوی مانگی چاردەشە و پێویست بە ئەنگوست پەیوەنانی نییە حکوومەتی عێراق حکوومەتێکی لاوازە ناتوانێت سەروەری خاکەکەی بپارێزێ یاسا و ڕێسانێ دەوڵەتیەکان ڕێکخراوە جیانیەکانیش وەکو باسم کرد بەرژەوەندیان ئێستا ئەوروپا دەستی هەر لایەک ماچەکە ئەوەی بیەوێ لە ماوەی زستانی ئەم ساڵەدا بتوانێت وزەی پێ بگەینێ ئیتر کێدێ ئەم ڕێکەوتنە لێ نێوان عێراق و کاتی خۆی لە نەوەدەکانەوە لا شتاکان دواتر ئەبدێتی نەوەتەکان بوو تەنها مافی 5 کیلومتری پێدا بوو ئەویش ئۆپەراسیۆنێکی سەربازی چوارچێوەدار واتە بەم شێوە فراوانە لە ڕووی زەمینی و ئاسمانی و هەواڵگەریەوە نا یعنی 5 کیلومتر تەنها ئۆپەراسیۆنێکی سەربازی بە ئاگاداری عێراق بە چاودێری عێراق بوو ئێستا ئەگەر لاوازی حکوومەتی مرکزی عێراق نەبێ چۆن ڕێگە بەخۆی دەدا بیەوێ فڕۆکەی بێفڕۆکەوانی لە شارباژێر ئۆپەراسیۆنی سەربازی ئەنجام بدا چۆن هەواڵگەری تورکی دەتوانێت بە قوڵایی 200 تا 300 کیلومتر لە ناوەندی پارێزگاکان و سیڤیل نشینەکان بتوانێت ئۆپەراسیۆن ئەنجام بدا ئەمانە هەمووی پێشێڵکردنن بەڵام کێ دەتوانێت ڕێگە لە پێشەڵکردنەکە بگرێ لە کاتێکدا تۆ دەتوانی دەنگ هەڵبێنی هەڵوێست وەرگری لە کاتێکدا کە حکوومەتێکی سەقامگیری بەهێز لە وڵاتدا بەرپا بێ ئەنجومەنی یاساییشی نێتەوەی گرتوەکانیش ناتوانن دەنگیان هەبێت لەسەر ماسە بێگومان ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی ئێستا خۆشی لە نێوان ئەندامەکانی کێشی زۆر گەورە هەن ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی لە نێوان رووسیا و چین و ئەمریکا و بریتانیا و فەرەنسا ئێستا کێشە نزیکن بە پێکدادان ئێستا باس لە ئەرمەگەدۆن دەکەین باز لە هێرشی نەوەوی تەکتیکی دەکەین ئێستا باز لە جەنگی جیهانی سێگەم دەکەین ئێتر ئەم ڕێکخراوانە ناتوانن هیچ کارێک بکەن تەنها دەرچەیە کە کوردستان دەتوانێت کوردستان و عێراق بیانەوێ خۆیان تێدا دەرباسکەن ئەوەیە کە بتوانن ڕێگەیەکی هاوتەریب بە سیاسەتێکی باش کە بتوانێت خەڵک و وڵاتمان بەرەو کەناری ئارام ببا کە هاوتەری بیرەگەڵ هێزێکی ناوچەی جا لە نێوان ئەم دوو جەم سەرەدا کامیان هەڵەبژێرێ ئەبێ خۆیان وەڵامی بدەن باش کاک عەبدولقادر لە نێو تورکیا و ئێراندا دێمە نێو فشارەکانی ئەمریکا و ئەو پرسەی کە لە ئێستادا هاوپەیمانی فتح و ڕوژانوی ئەوژەوەیە لە بەیاننامەیەکە باسییان لەوە کردووە کە ئەمریکا فشار دەکاتە سەر حەشدی شعبی بۆی لە چەند خاڵێکی سنووری عێراق بکشێنەوە بە دیاریکراوی ئەو خاڵە سنووری لە نێوان سووریا و عێراقەیە دەزانین کە سووریا هێشتا مەترسی داعشی تێداماوە لە عێراقا شانەی نووسوی داعش ماوە کشانەوەی حەشدی شعبی تا چەند ئەگەرێکی واردە و ئەمریکا بەرژەوەندی چییە ئەگەر فشارێکی لەم جۆرە بۆ عێراق و حەشدی شعبی بێنێ و مەترسی کشانەوەی ئەوانیش لەو خاڵە سنووریا چی دەبێت ئەزانی خاتوو ئەمە باگراوەندی ئەو کێشە ئەگەڕێتەوە بۆ سەردەمی ترامپ و ئەم دەمەرجەی کە لە نێوان ڕێکەوتنی گفتوگۆکانی نێوان ئێران و پێنج وڵات لەگەڵ ئەمریکا کە ترامپ لی دەرچوو بوو
ئەم دەمەرجەی کە بۆ ئێرانی دانابوو یەکێک لە مەرجانە ئەوە بوو کە دەبێت ڕفتاری سیاسی ئێران لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەموار بکرێتەوە بەم دەقەوە. بەم شێوازە هەموارکردنەوەی ڕفتاری سیاسی چی بوو؟ ئەمە بوو کە ئێران قوڵایی استراتیژیەکەی تاران دەریای ناوەڕاست ببووە پشتدێنەیەکی فشاری زۆر گەورە لەسەر هەم وڵاتە عەرەبیەکان لەگەڵ با بڵێن ئیسرائیل، هەم ئەو هەژمونەی ئێران لە یەمەن و دەریای عومان و بابلمەندب و دەریای سوور ببووە کارتێکی فشاری زۆر گەورە کە بە شێوەیەکی زۆر سەیر و سەمەرە وڵاتانی کەنداوی خست بووە ژێر فشارەکانی خۆی. تەواوی لۆبیەکانی عەرەبەکان و ئیسرائیلیەکان لەسەر ترامپ ئەوە بوو کە ئێران بوەستێنێ. ئێستا ئەگەر بیانەوێ خۆی ئێستا کێشەیەکی تر هەیە. ئێستا بایدن خۆ ئەمریکاکان ئیدارەی بایدن ئێستا کێشەیەکی زۆر گەورەی هەیە لەوەی کە ئایا ئەبوایە ڕێگای ئۆباما ئیدامەی پێ بدا و ڕێکەوتنەکەی ئەنی ئەمریکیەکان وا باسەکەن ئەبوایە ئەم ڕێکەوتنە تەواو بکەین ئێران بینە بەری خۆمان یان ئەوە تا ئەبوا بەگوێی ترامپمان بکرد بە زەربەی عسکەری ئێرانمان چۆکدادا بە لە نێوان ئەم دوایان ماوەتەوە لە کاتێکدا لەم گێژاوەی کە تێیدا بۆ خۆی دروست کرد بوو ئێران گەشەی کرد و برێکس بە ئەندامبوونی ئێران لە برێکس ئێرانی لە قۆناغێک لە بۆ قۆناغی ترهێنا پاڵپشتی چین ئەم ڕێکەوتنە ئابوووریانەی 25 ساڵی 400 ملیاریەکەی ئێران لەگەڵ چین، کۆلیدۆری باشوور باکووری ئێران لەگەڵ رووسیا، ئەمانە پاڵپشتێکی گەورەی اقتصادی بوون بۆ ئێران گەشەیەکی گەورەی جیۆپۆلیتیکی لە ناوچەکە کرد لە کاتێکدا کە ئەمریکا دەستەوەستا بوو. بەم ئاخیرەوە هات هەوڵیدا پەیوەندیەکانی نێوان ئیسرائیل و سعودیا بە پێدانی دوو دوورگەکەی تیران و سەنافیر دروست بکە کە نەیتوانی. ئێستا ئێران دەستی باڵاتری هەیە بۆی دەیەوێت کۆلیدۆرێک دروست بکە ئەگەر بێوێت لە ڕێگەی عێراق سعودیا باکووری ئەفریقیا دروست بکە بە تەواوی پشتی ئەمریکا لە ناوچەکەدا دەشکێنێ. ئەم فشارە بوو ئەوەیە لە سێگۆشەی بنکەیەکی ئێمە زانیم بنکەیەکی گەورەی ئەمریکی سەربازی هەواڵگەری لە سێگۆشەی ئوردن، سووریا و عێراقدا بەناوی بنکەی تەنەفەیە لە ناوچەی تەنەف لە چوارگۆشەیەکی 45 کیلومتری. لەوێوە ئێران توانیەتی فشار بێختە سەر لە کاتی ئۆپراسیۆنەکانی بوو کەمال وا بوو چەندەها جار پێکدادانیش لەوێ ڕوویداوە. ئەم گوشارانە بۆ ئەوەیە کە بیەوێت دەزانێت کە ئەم خەتا ئەم هێڵە هێڵی تاران دەریای ناوەڕاست قوڵایی استراتیژیە بۆ ئێران بە شێوەیەکی زۆر مەسیریە. فشار خستنە سەر حکوومەتی ئێران بۆ حکوومەتی عێراقی بۆ ئەوەیە بیانەوێ امتیازاتێک لە ئێران وەربگرن لە قۆناغی داهاتوو بۆ ئەوەی ئەگەر هیچ نەبێ فشارەکان لەسەر ئیسرائیل کەم بکاتەوە لەبەرەوەی لاپید ئێستا بە تەواوی فشاری خستۆتە سەر ئیدارەی بایدن کە ئەبێت مەترسیەکانی ئێران لە لوبنان لە جەولان لە بەیاننامەکەی هاوپەیمانی فتح بە دقیق بۆ پەڕی معلوماتەوە ئەم بابەتیان باس کردووە؟ بێگومان ئەوان ئەزانن کە هەر جۆرە فشارێک لە سێگۆشەی سوننا بۆ سەر عێراق واتە بڕینی هێڵی استراتیژی نێوان تاران دەریای ناوەڕاست کە لە کاتی خۆ جۆن مەکەینیش ئەم قسەی کردبوو کە تا نەتوانین دروستکردنی هێزی ساحوا دروستکردنی هێزی جۆرا و جۆر پێدانی دەسەڵاتی جۆرا جۆر بە سونەکان ئەم سونانەی کە لە ژێر چەتری حکوومەتی شیعی عێراقیدا بوون بۆ ئەوە بوو پاراستنی ئەو هێڵە بێ. ئەمریکا بە تەواوی و هاوپەیمانان بە تەواوی فشار ئێغێنن سەر حکوومەتی عێراقی بۆ ئەوەی بیانەوێت تا ڕادەیەک باس لەوە هەیە ئەوە زانیاری نییە تا ناخوێنەوە لەوانەیە سەدریش فشارێک بێ بۆ سەر حکوومەتی عێراقی و چوارچەوەی هەماهنگگی بیانەوەی لە قۆناغی داهاتوو کەمکردنەوەی هەژمونی ئێرانی بەم هێڵە استراتیژیەی تاران دەریای ناوەڕاست بیانە ئیمتیازات لە ئێران وەرگرن یان بەو پێ ئیمتیازات بە حکوومەتی داهاتووی عێراقی بدەن. بەڕێز مڵا بەر لەوەی کۆتایی پێبێنم کاک عەبدولقادر پێتان وایە ئەو چوار خاڵەی کە ئەمریکا فشاریە ناوێت بۆ حەشدی شعبی و حەشدی شعبی و هاوپەیمانی فتح باسییان لێوە کردووە ئەبێ کوێیتر بێت؟ نۆخەیب یەکێکە لە بنکە سەرەکیەکانی
پێم وابێ ئەوەی فشاری ئەمریکای لەسرە دەوروبەری تەنەف خاڵی دووەمە وەلید خاڵی سێەمە ئەو نزیکەی بنکەی سەربازی ئەساد کە ئەمریکا تا ئێستاش لی چاڵاکە لە حەبانیە ئەمانەش دەکرێت ئەم چوار خاڵە بن باس لەوە کرا لە کاتی هێرشەکانی سەر ئارامکۆ نخەی بەکار هاتووە بۆ ئەوەی بۆ چاودێریکردنی درۆنەکان یان بۆ چاودێری ئۆپەراسیۆنی درۆنەکان. بەڕێز عەبدولقادر هەرکی کە بڕێزیان توێژەری ئەمنی و استراتیژی بوون ڕاستەخۆ لا هەولێرەوەیان مامبووی زۆر سپاس بۆ ئامادەبوون.